ويا دائما لدعاكها وقل ربي زدني علما، يا ربي إخويا علما زيادة تو چەند فێر بووی هەر هی زیاترت پێویستە. بۆیە پێویستیت بەوەیە کە فعلا ئەوەندە اهتمام پێ بدەیت. وە لە ئیسلامیشە تعلیم فێرکردنی خەڵکی ڕاستەوخۆکە بە خەڵکی بڵێ ئەرکی سەرشانی حکوومەتە واجبە، یعنی لە ئیسلامە زانیاری و فێربوون ئیلزامیە، یعنی خورتیە بێ بە زۆر نابێ بشارێتەوە، هیچ جۆرە علمێکیش بەو شێوێ نابێ بشارێتەوە. کەوابوو ئەمە هەندێک لەوانەیە کە هەر تەکمیلی دەرسی ڕابردووە لەوەی کە چۆن ئەم عیلمە شەرعیە وامان لێ بکە، چۆن گۆڕانکاری کۆمەڵایەتیمان لە ناوخۆمانە بۆ دروستە بێت، چۆن پەروەردەی ئیسلامیمان وەرەگرین و چۆن ئەتوانین زانابین بەو منهەجەی کە ئەمانەیە لەسەری بڕۆین و چۆن شارەزاشی بین. لەبەر ئیسلام هەروەکو زۆر جارەوەین ئیسلام هەیکەلێکی تەواوە، ئیسلام جەستەیەکی تەواو ممکن نییە دابڕدابڕ بکرێت. ئیسلام گشتێکی تەواوە و ناکرێ بەش بەش لێ جاکێت و بڵێ من بەشێکی وەرەگی ناشە کابرا بڵێ من ئیسلامی سیاسیم پێ قبول نییە، بەڵام هەر دینەکەی خۆم گرتووە هیچی تر هیچیچکە نابێ بڵێ من عیبادەتەکان مەکەم و ئەقم بەسەر ئەم مەسەلە عەقائیدیانەوە نی. نا، ئەمە هەمووی پێویستی بەوە هەیە کە ئینسانی مسلمان شارەزای هەموو لایەنێکی فکر و ئیسلامەتەکە بدێ بۆ ئەوی بتوانێت گۆڕانکاریەکان دروست بکات. گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەرکی سەرشانی هەموو مسلمانێکە، بەڵام بۆ ئەوەی شارەزا بێ لەو گۆڕانکاریەکە چۆنەکە پێویستە شارەزای لە قورئان و حەدیثە بێ، و لە هەمان کاتیشە بڕوا بزانە تەجروبەی ئومەتان لە پێناوی دروستکردنی میلەتانی خۆیان و لە پێناوی ئازادی و لە پێناوی پێشبردی کۆمەڵگەکانە چۆنیان کرد. ئەمە بۆ ئێمە دەرفەتێکی گەورەیە کە هاتوونێتە ئەم وڵاتانەوە شتێکی زۆر باشە ئینسان دوایەوەکی ئیسلامەتەکەی خۆشی شارەزا بێ بتوانێت لە تەجروبەی ئەمانی شەوشت فێر بێ، ئافاقی فکری خۆی زیاتر بکاتەوە، دیدی ڕوونترە بێ ئەو کاسە، تەجروبەی میلەتان زۆرترە بینەوە و عەزەمەتی ئیسلامەکەشی زیاتر بۆ دەرەکە. وەختە شارەزای گۆڕانکاریە بی لەو قورئانە و لە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام شارەزای سیرەی پێغەمبەرە بی و قۆناغ بە قۆناغی ئەمانە، ئەنجا هەست بە عەزەمەتی ئیسلامەکەی کە ئەبینی ئەم خەڵکە چەند گۆڕاون، ئەم خەڵکی ئەوروپا چەندیان معانات چێشتووە لە سەردەمانی هەزار ساڵە معاناتیان چێشتووە بێەوەی ئەو ئومەتی ئیسلام ئەوەندەی چێشتووە وەکو ئەمانای چێشت. اینجا ئەو دیکتاتۆریەتانەی کە لە ناویانە دروست بووە، ئەو دڕندایەتی لە ئیستعمارە دروست بووە، ئەو هەموو شەڕخێنەی کە لە ناویانە دروست بووە کە لە ئومەتی ئیسلامە ئەبەدەن هەمووی کۆکەیتەوە ناکاتە یەک ساڵێکی حربی عالەمی بە قیاسی ڕێژەکەشی حساب بکەیت و هەر ناکاتە ئەوەی کە ئەمانە ئەو هەموو دڕندایەتیان بەرامبەر بە یەکتریش کرد. بۆیە زۆر ضروریە چاوکراوە بین، گۆڕانکاریەکان بتوانین بە شێوەیەکی وابێ کە خۆمان لە ناخی خۆمان ئەم ئەندامە ئەم تاکە ئەم کەسەی کە ئەمانە گۆڕانکاریەکەی پێ بکرێ ئامێرێکی بەهێزی گۆڕانکاری بێ. ئەمە هەمووی تەرکیزە لەسەر ئەو ئاەتێکی خی گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەو تاکە پێویستی بە گۆڕانکاری هەیە. یەکیەکی ئێمە پێویستیمان بەم گۆڕانکاری هەیە، یەکەم لە دید و تێڕوانینمانە شت فێر ببین، پاشان لە علمی شەرعیمانە زیاد فێر ببین. علمە شەرعەکە شەرۆک وتم تۆ شەرتنی هەرێ بە وابزانی ئەبێ بچی بۆ ئەزهەر یا سعودیە لەوێ بخوێنی و شەهادەیە بینیت. تۆ دانیشتووی لە شوێنی خۆت، بەڵام ئەتوانی شارەزا بێت، تۆ توانی شارەزایەوە بی بزانی هەر ئەحکامە شەرعەکانت چۆن. باش تۆ نابێت شارەزای دەست نوێژ ببیت، بزانی نوێژەکانت چۆنەکەی، ئەپرسی بۆ وەڵام وەرگریتەوە لە پرسیار و وەڵام و ئەو کاسەش ئەوی پرسیارەکە ئیستیفادەکە، ئەوی وەڵامەداتەوە پرسیارەکە هەر ئیستیفادەکە و کەسێک کە گوێی لێ و دواییش گوێی لێ ئەگرێتەوە هەر ئیستیفادەکە. مهمەوە بەم شێوە بتوانین کە خۆمان فێری ئەم عیلمە شەرعەکەین و لە بەرچاویشمان بێ ئیستیفادە لە ئەزموونی میلەتانی تر وەربگرین، چاوکراوە بین لەوەی کە هی خەڵکی تریش چۆن ئیستیفادە لێ ئەکەین. بخێنە بەر تشکی گۆڕانکاریەکان لە ئیسلامە، خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ. دەرسەکەمان هەروە بە کورتی کۆتایی پێهێنا بۆ ئەوەی لەبەرەوەی پێشتر زەمانەکەی ڕۆیشت ئومێدەوارم ئینشاءالله تەکمیلەکان یا دەرسی تر هەڵقەی تر ئینشاءالله لەسەر گۆڕانکاری و کۆمەڵکاری لە هەفتەکانی ترە بەردەوام بکەین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.